پێداویستی قوتابخانە بۆ پۆلیانزەی وێژەیە. سەرەتا بابەتە گرنگەکان، جانتایەکی جوان و گەورە و باش، جزانێکی گەورە بۆ بابەتە قرتاسیەکانتان، ستاندێکی گەورەی سەرمێز بۆ بابەتە قرتاسیەکانتان، قەڵەمنووکێکی ئەسڵ، نووکێک، لاستیکێک، دەستێک جافی ڕەنگاوڕەنگ، دەستێک هایلایتەر بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان، بژمێریانیش حاسیبەیەک، 4 دەفتەر بۆ وانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی، بیرکاری، بۆردێکی قەبارە مامناوەند یانیش گەورە بۆ سعیکردن لەسەری، تایمەرێک ئەگەر بێت و بە تەکنیکی پۆمۆدۆرۆ سایی ئەکەن، فایلێک بۆ کۆکردنەوەی مەرجەمە و وەرەقەی تاقیکردنەوەکانتان، چەند جۆرە ستیکەرێکی دیاریکردنی پێناسە و خاڵ و بابەتی گرنگ، دەفتەر پلانەرێکی ڕۆژانە یان هەفتانە یانیش ساڵانە، مقەست و کابیسە و وەرەقەی ئەیفۆری ڕەنگاوڕەنگ بۆ دروستکردنی فلاشکارت، بابەتە ناگرنگەکان، نەخشەیەکی جیهان بۆ وانەی جوگرافیا، مەتاری ئاو یانیش ستانلی، لید یانیش تێبڵامپێک بۆ زیاتر ڕووناکردنەوەی سەرمێزەکانتان، پانکێکی بچووک بۆ قوتابخانە، کاتژمێرێک بۆ سەرمێزەکانتان. بۆ زانینی نرخی سەرجەم کاڵاکانمان ئەتوانن جۆینی تەلەگرامەکەمان بن بە ناوی کامپڵ ستیشنەری. بۆ داواکردن ئەتوانن نامەمان بۆ بنێرن.